پرۆسەی دابەشکردنی نەوتی حکوومەتی عێراقا لە ناوەندی هەڵەبجە 11,000 ماڵ ساڵی پار نەوتیان وەرنەگرتووە. ئەم ساڵ لە بەرامبەر 200 لیتر نەوت 90,000 دینار لە راوڵاتیە گوەردەگیرێت. أقول يعني أما بنا وهزار خلقي فقير وهجر أوجيان أم خلقي ديايا هرب بخوت الله خلق نيتي باري وده همي خلق قرزي كردوه أما جياني أم خلقي ديايا كي جيان نحكمت مع حكمته همي قندلن دزن دروكن أنا باشا يعني دابش كردنك بوكو بنوت كردنا دابشك بلام كل فكي زوره تو نو هزار دي جدي بين ششك جدي بيوتو مصازر دي بو إنسان بو إيماك زوره يعني هل وقتينا كي خويا بويا باشترو لهمو لاغو قيران ريغرتو اما انا خوشو همو خلق بيزار لموسا بنزين نيه غاز نيه او نيه كهرباء نيه وجنو تكيك هاتو لباروت ناتو يساهاتو اما مساكي نايخونو لێ پرسراوی بەشی فرۆشتنی سوتەمەنی لە قایمقامێتی هەڵەبجە دەڵێت تا کۆتایی ئەم مانگا ئەو 11,000 ماڵە نەوتیان پێدەدرێت و دواتر نەوتەکەی حکوومەتی هەرێم ئەگەر بگاتە دەستیان بە 55,000 دەست بە دابەشکردنی دەکەن. بۆ سەنتەری شار ئێمە دەستمان کرد بە نەوتی حکوومەتی عێراقی فیدراڵ ئەم بڕەنەوتێکی ئەگا بەدەستی ئەمە نەوتی حکوومەتی عێراقەکە لە سەنتەرا دابەشیەکەین بە 90,000 دینار 2,500 دیناری کرێش سایقەکەی و گەیاندنەکەیەتی بۆ ئێرە باقەکەی ئێمە لە ڕێگەی مەحاسیبێکی خۆمانەوە تەسلیمی بانقیەکەی ئەم نەوتە نەفەرمان هەیە سا لەم ڕیزا وەساوە دوو کەڕەو قەرزی کردووە لەبەر خاتریەوەی کە پارەی پێنێن بەرمێ نەوتەکە پڕکە دوو کەڕەو پێم جواسکۆ ئەوە چیەکەی کاکە بۆ وڵا کونی واتیە دوای ئیژارەتم بۆ کرد ناسیم ئەمزانی فەقیرە یعنی پارەی پێنێ وڵا کاک یاسین پارەم پێنێ تو تێریتی بەخوا لەسەر بجێی خۆم بۆ پڕەکەم و خۆ حافیزە. وەزیری سامانە سروشتەکانی هەرێم ڕایگەیاند پێش وەرزی سەرما هەر وڵاتیەک بەرمیلێک نەوت دەگەێنێتە ماڵەکانیان بەڵام هێشتا سەنتەری پارێزگای هەڵەبجە نەوتەکەی وەزیری پێنەگەشتووە. بەشێک لە وڵاتیان ناڕازی و نیگەرانن لە بەرامبەر دابشکردنی ئەو نەوتە و دەڵێن 90,000 لەکوێ بێنن سەرباری ئەو هەموو قەیرانەی بەروکی گرتوون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.